سەرەتا پیرۆزبایی ڕۆژی ئاڵای کوردستان ئەوەی بەڕێز و لە ڕێگەی ئەوەی بەڕێزی شەوە لە سەرجەم خەڵکی کوردستان دەکەین هیوادارین ئەو یادا بێتە هاندەری زیاتر لە ڕوانگەی ئێمە وەکو دەستەی دەستپاچی بۆ خۆشویستترین نیشتیمان و بۆ کارکردن بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی هەرێمی کوردستان لەسەر بنەمای حکومڕانی دروست و چاکسازی ڕیشەیی. بەڕێزان ئێمە لە هەشتی نۆ چاڵاکێکمان هەبوو کە تێیدا لە وتارێکا سەرجەم هێڵە گشتیەکانی کار و چاڵاکیەکانی دەستەما خستە ڕوو کە چاڵاکێکی هاوبەش بوو لە بە سەرپەرشتی و NDP لەگەڵ وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان. ئێمە 2 ساڵاگە تێبینی بکەن ئەو چاڵاکیان لەگەڵ وەزارەتی پەروەردە دەکەین بە ئاماز بەوەی کە بەتەکید ئەو نەوە تازەیە کە لە وەزارەتی پەروەردە لە قوتابخانەکان دەخوێنن پێمانە جێگەی سەرنجی هەموو لایەکن بۆی پەرستیبەکانی دەستپاچی و خۆشویستی نیشتیمان و ئەوانە لە ناخی ئەو بەڕێزانە تەبعاً بە هاوکاری وەزارەتی پەروەردە قوڵ بکەینەوە. ئەم ساڵ بیستمان بە شێوازشی جیاوازتر داتاکانتان بۆ بخینە ڕوو ئەو داتانش بەتەکید بەرهەمی ساڵێکە لە کار و چاڵاکی داوم دەستگاکانی فەرمانکانی دەستەی دەستپاچی دادگاکانی لێکۆڵینەوەی دەستپاچی دادگاکان کە لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە سەرپەرشتی دەکرێن. پێمان وایە و کار و چاڵاکیانە ئەم ساڵ کە زیاد بەرەو پێشتوونێکی باشتری بۆ بینەوەکو لە داتاکان بەشتان باسەکەین بەشێکە لە هەوڵەکانی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەدرێت بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی کە بە بەردەوام دەڵێن گەندەڵی ترسناکترە لە تیرۆر کەسەکان ڕاستەخۆ لە بین دەبا بەڵام گەندەڵی وردە و لەسەر خۆ داوم دەستگاکان لە نێو دەبا و بە شکلی دایان هێڵێتەوە متمانە نێوان هاوڵاتی و داوم دەستگاکان ناهێڵێت و سەروەت و سامانی گشتی بەهادەر دەدا. لەو بابەتە بەتەکید ئێمە پرۆژێکمان بۆ حاضر کردوون خەمیەوەشتان نەبێ سەرجەم ئەو زانیاریان تێدا هەمووشمان بە فایل بۆ حاضر کردوون بۆی لەلاتان بێت. یەکەم کار کە دەستمان پێ کردو ئەو واریکرێتە سەرەوە پێناسی یاسایی دەستەکەیە پاشان ئەرکەکانی دەستە لە یاساکە هاتووە پێویست ناکە بۆتان بخوێنمەوە چکە زۆر ڕوونە لایەوە دێنە سەر فەرمانگەی یاسایی. ئەم ساڵ راپۆرتێکمان بۆ حاضر کردوون پێشەوەی بڵێن ئەم ساڵ چەند کەیسمان وردە دادگاکان حەقی خۆتانە ئێوە خەڵکی کوردستان پرسن ئەو کەیسانەی ساڵان دەستن دادگاکان چیان لێ دێت و چەند حکم دەدرێت چێ حکم دراوە ڕێژەی حکمدانەکان چۆنا و ئەوە خاڵێکی گرنگە بۆمە و یە خاڵیشەیە پێم خۆشە سنووری دەسەڵاتەکانی دەستەی دەستپاچی و دەسەڵاتی دادوەری لەو پرۆسەی لێکۆڵینەوە و دادگاییکردن بۆتان ڕوون بکەمەوە. زانیاری و داوای هەواڵدەری کە بۆ سێ هێڵە دێت بە هێڵی گەرم و بە ئیمێڵ و بە سکاڵا بە دوواداچوونی بۆ دەکرێت و لەوان دەبێت ئەگەر بەڵگەی پێویست نەبوو زانیارێکە دادەخرێت ئەگەر بە تۆزێ بەڵگەی تێدا و دەبێتە داوای هەواڵدەری بەڵام دیسان لە قۆناغی داوای هەواڵداریش هەر بواری تێدا بخرێ ئەو دوو بەشەی سەرەوە دەسەڵاتی دەستەی دەستپاچیە واتە لە قۆناغی زانیاری و داوای هەواڵدەری هەرچی سکاڵایەک لەسەر کەیسەکانی گەندەڵی دێ بەو سێ میکانیزمەدا دەچێت. هەواڵدەری کە دێتە خوارە دەبێتە داوای سزایی ئەوە دەچێتە سنووری ئەنجومەنی دادوەری کە داوای سزایی لەلایەن دادوەرانی لێکۆڵینەوەی دەستپاچی کە ئێستا لە هەرێمی کوردستان نۆ دادوەر بە سوپاسەوە لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە ئینتیداب کراون بۆ لێکۆڵینەوە لە کەیسەکانی گەندەڵی. پاشان داوای سزایش هەر دوو ئەوەی هەیە دوو ئاکامی یاوەتە ئەگەر بەڵگەی پێویست نەبوو دادوەری بەڕێز دەتوانێت دای بخات یاوەتە پیباتە قۆناغی ئیحالەیەکە بۆ دادگاکان بۆ دادگاییکردن کەواتە کەیسەکان لە بەو دوو قۆناغەدا دێتە بەڕەن کەواتە ڕاوانکردنی بۆ دادگاکان و داخستنی لە قۆناغی سزاییدا حەسرێن دەسەڵاتی دادوەرە بەڕێزەکانی دەستی دادگاکانی دەستپاچیە ئەوی تریش لە قۆناغی دادگاکانە. ئەوە تقریبا ڕوونکردنەوەکە مە هەردەوام دەبێ بیدەین تەنها بۆ ئەوەیە سنووری دەسەڵاتەکان لێکجیا بکرێتەوە فقط تەنها ڕوونکردنەوەکی یاساییە چی دەسەڵاتی دەستی دەستپاچیە و چی دەسەڵاتی دەستگاکان عفو دەسەڵاتی دادوەری و دەستگاکانەکە لە ئەوانەوە ئیشراف بکرێن. ئەوە نمونەیەکمان بۆ وەرگرتوون 897 کەیس کە لە تقریبا 4 تا 5 ساڵی ڕابردوودا ئیحالەی دادگاکان کراوە 897 ئەوەی کە چۆتە قۆناغی دادگاکان ئەوە بە ساڵەوە کراوە حکومەکاندا تێدا چەندی حکم دراوە و 148 تاوانبار حکم دراون یەک تێبینیشەیە 23 تاوانبار ئیقاف تەنفیزیان بۆ کراوە ئەوەیان چی حەز دەکەم ڕوونکردنەوەتان بۆ بدەم بە پێی یاسای سزادانی عێراقی کەسێک کە یەکەم جار لە کەیسێکی گەندەڵی تێوە دەگریا لە هەر کەیسێکە دادوەران دەتوانن محکەمەی مەوزوع دەتوانێت زاکەی بۆ ڕابگرێ بەڵام بەڕاستیەوەی جێ تێبینی ئێمە سەرجەم پلە تایبەتەکان کە محاکەمە کراون ئەو ڕاگررتنی سزایە شمولی کردوون واتە
بۆوان کراوە ئەو ڕاگرتنەش بۆ ماوەی 3 ساڵە ئەو کەسە لە ماوەی 3 ساڵە هیچ تاوای تر ئەنجام نەدا ئەو حکومە بە نەبوو حساب دەبێت واتە ناچێت لەژێر ناو تۆماری کەسی ئەوە کە ئەوەی تێدایە حکومەکان ئەوە هەموو داتاکان بە شێوازی برن جوانتر بۆتان ڕۆ کراوەتەوە زادراو چەندای خافتە فیزمان چەندە کۆی گشتی لەبەر دەستانە بۆیە ڕقەمەکانتان بۆ ناخوێنەوە چکە حەزمان لێ بەوەتان ئەوە پۆستی ئەوانەشمان بۆ حساب ئەوانەی کە حکم دراون ڕەنگە زۆر زار پرسیارەکرێ وەزیری پێشووی تێدایە بریکاری وەزارەتی تێدایە بەڕێوەبەری گشتی تێدایەوە هاتۆتە خوارەوە واگە بۆ ناوەکانش بگەڕێمە لە هەموو راپۆرتی کۆتایی ساڵا گەر تابعەتان کرد بێ ناوەکانمان نووسیوە لە قۆناغێکا کە حکومەکە کۆتایی نەبێ بە حرف نووسیمانە بەڵام لە قۆناغێکا کە کاتێ حکومەکەی بێتە کۆتایی و هیچ بواری تانەدانی تێدا نامێنێ ئەو کاتە دەتوانین بە ناوی سیانی بڵاوی بکەینەوە یعنی ئەوە تقریبا سەرجەم کار و چاڵاکی پێم وایە 1997 کەیس بەتەبەنەوە جگە لەو کەیسانە کە ئێستا بۆتان ڕدەگەین کە ئەم جاە چەند کەیسی تر ئەم ساڵ ئیحالەی دادگاکان کراوە چین ئەو کەیسانەی کە لە قۆناغەکانی تردادا چۆن دادگایی دەکرێت بە تەکید خاڵی ئەوەی گرنگ ئەوەیە یەکەم دوو خاڵی گرنگ هەیە لەو بابەتە حەز دەکەم تێکەڵچێشی کەم لەگە داتاکان ئەویش ئەوەیە دواکەوتنی کەیسەکان لە دادگاکان ڕەبتی بە نەبوونی دادگایەکی تەرخانکراوە بۆ کەیسەکانی گەندەڵی ئەنجومەنی دادوەری بەڕێز بڕیارێکی هەبوو لە پێش 2 ساڵ کە دادگایەک تەرخان بکا بۆ کەیسەکانی گەندەڵی دوای بڕیارەکەیان گۆڕی بەوەی کە لە هەر چوار سەرۆکایەتی دادگاتی هەڵسوەکانی دۆک و سلێمانی و گەرمیان و هەولێر دادگا تەرخان بکرێ واتە لە هەر یەک لە سەرۆکایەتی ئیستینافەکان دادگای تەرخان بکرێ هەتا ئێستا ئەو دادگای تەرخان ناکرێەوە کەیسەکانی گەندەڵی لە ژمارەیەک تقریبا 8 دادگای جۆرا و جۆر حکم دەکرێن لەبەر ئەوەیە چێک لە خاڵەکان ئەوەیە کە فعلەن کەیسەکان بەشێوەیەکی زۆر دوا دەکەون 3 ساڵ و 4 ساڵی دەوێت لە قۆناغی دادگای کرددا بە تەکید هەندێکیان لە قۆناغی تەحقیق دوا دەکەون ئەوە بابەتەکە کە پێم وایە ئەوەی کە لە ئێستاش تازەیە لە فەرمانگەی لێکۆڵینەوەکان حەزم لێ بێتان بڕێم ئەم ساڵ لە ئێستا لە هەرێمی کوردستان 1010 کەیس ئێستا لەژێر تەحقیقدایە 1010 کەیس لە سێ پەڕێبەرایەتی هەولێر سلێمانی دۆهۆک و تەبعان لە گەرمیان و هەڵەبجە و لە زاخۆ و لە ئاکرێ و لە سۆران و لە کۆێژ 1100 کەیس ئێستا لە قۆناغی دادگاییە کەەوە بە ژمارەیەکی بەرچاو لە ساڵی ڕابردوو زیاترە واتە سەڕای ئەوانەی کە حالە کراون ئێستا 1100 کەیس عفو 1010 کەیس زاشکە دووبارەی دەکەمەوە لە قۆناغی لێکۆڵینەوەی تێدا دەکرێت پێوەش پێم وایە ئەم ساڵی حالەی کەیسەکان 230 کەیس حالە کراوە بۆ دادگاکان ئەم ساڵ 230 کەیس کە ساڵی پار 204 یان 205 بوو کەواتە هەمی حالەکردن چۆتە بەرز بۆتەوە ڕێژەی برێژمارە کەیسەکانی هەمی ئەو کەیسانی کە ئێستا لە هێزا لەژێر تەحقیقدان 1010 کەیسن کە پێمان وایە ئەوە ژمارەی زۆرە وەسەروی 400 تا 500 کەیسیش بۆ ئالێتانی کە لە بەڵگەیەکە ماوتم یاوەتا حالە کراوە بۆ دادگاکان یاوەتانێکی بەڵگەی تێدا نەبووتانە خراوە کە ئەوە بەڕاستی ئیشێکی زۆرەوە ئیشێکی دەستە جەمعیە کەم لێ دەبسپاسی ئەم کارمەندانی دەستی دەستپاچی بکەم هەم دەسەڵاتی دادوەرە بەڕێزەکانی لێکۆڵینەوەی دەستپاچی ئەندامانی داواکاری گشتی فەرمانگە ڕسمیەکان کە بە جۆرەها شێوە لە وەڵامدانەوە و لە دروستکردنی ژاین لێکۆڵینەوە کە ئیشان برێنە هاوکاریان کردوین ئەوە بەرهەمێکی دەستە جەمعیە بۆیە لە هەموو تارەکان تاکید دەکەینەوە ژایەتی گەندەڵی تەبعاً یەکێک لە فەقرە گرنگەکانی ئەوەیە کە ئیشێکی دەستە جەمعیە هەر لە خۆپارێزی دەستە جەمعیە هەر لە چاودێریکردنی کار و چاڵاکیەکانی دەستی دەستپاچی فەرمانگەی یاسایی کە بۆ دەستی دەستپاچی دەیکا بۆ داوام دەستگای گشتیەکان هەمیش لە ماقۆیە لە شەفافێت هەمووی کارێکی کۆیە بەڵام بە تاکید ئەوە ئێستا دەیبین خلاصەی ئیشێکی چڕ و پڕی دیکەی 11 مانگی تاوە چکە خۆتان نزانەمە ئەوڕۆ لە هەفتەی مانجین ڕێگە کەمێکی تر دەوام مابێت تەبعاً داتایانش هەمووی تایەکی 12 ڕەنگە لە دوایەکی 12 ژمارەیەک لەو ئەوانە گۆڕانکاریدا بەسەدا بێت لە جانیبی یاسای ئێمە کۆمەڵک چاڵاکی گرنگمان هەیە کە باسمان کردیشمان پێکرد دیارتریان بە پرۆسەی وەربینیکردن و لە مەسەلەی خوێندنی باڵا کە ئێستا تا ئێستا تێیدا بە هاوکاری لەگە خوێندنی باڵا دەکرێت خاڵێکی گرنگەوەی استراتیژی ژایەتی گەندەڵی لە هەرێمی کوردستان کە لە 21 لایەن حکومەت هەرێمەوە ئیقرار کراوە ساڵی داهاتوو یەکەم راپۆرتمان دەبێت کە راپۆرتێکی گشتگیرە کەەوەش لە عێراق و لە کوردستان دەبێتە یەکەم راپۆرت بۆ ئەوەی کە هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو استراتیجیە کەواتە چاڵاکیەکان زۆر و هەمە زۆرن بەڵام دەزانم زیاتر گوتنی فۆکسەکە لەسەر ئەو داتانەیە کە ئێستا بۆم باسکردن پێشمای ئەوەش
بەرەو پێشچوونەکەین لە ساڵی 2023 تقریبا بەرەو پێشچوونێکی باشە کە مقارنەی بکەن ئێمە هەوڵش دەدەین گوتنی ئەو زانیاریەکە بۆتان داین لە داهاتوی نزیکیدا حتا ئەو مقارنەش بڵاو بکەینەوە بۆ ئەوەی فعلا ئەوەش تاقن بەرهەمی هاوکاریکردنی هەموو لایەکە لەگەڵ ئێمە بۆ ئەساتی ڕسمیە ڕۆژنامە نووسانە خەڵکی ترەکە بەتەنگ ئەوەیە کە سکاڵاکان لەسەر کەیسەکانی گەندەڵی بگەێنێتە ئێمە. زۆر سوپاس.